حزب ریوانبرگاری پیروزبایی به هلویست تیکو شهر زندانیت بهدینان دکم مل به ملیوان دید ماگرتن دید بردام بم بدروشما یان آزادی یان مل. تاکە سنگەرێکی ڕاستەقینە کەما بێتەوە دژی گەندەڵکاران ئازادی خوازانی بادینانە کە بەڕاستی دەسەڵات لەیان تۆقیوە بۆیە ئەرکێکی ئەخلاقی و ئایانی و ئینسانی و نیشتیمانیە کە هەمومان چ لە ناوخۆ چ لە دەرەوەی کوردستان پشتگیریان لێ بکەین و ئەو دەسەڵاتەی کە ئازادی خوازانی بادینانی زیندانی کردووە چارەنووسی لە قەزافی و لە سەدام باشتر نابێت بە دڵنیایی. مرن ji bo azadiyê pîroztirîn şoreşa mirovayetiyê ye. Em dê hevrebîn gel hevalên xwe ew ê di nava zîndanê da bêtawan. Dê birsîmînîn ta ku azadiyê di nava welatê xwe da berqerar bikin. Yan azadî yan mirin. بە دروشمی یا مردن یا ئازادی پشتیوانی لە زیندانیانی بادینان دەکەم. دەنگی ئازادی بە ئێوەکرد ناکرێت. سەرکەوتن بۆ هێزی گەلە ڕسوای و لە ناوچوون بۆ دەسەڵاتی سکەمگەرە. یا ئازادی یا ئازادی. ئێوە دەنگی هەموو مرۆڤێکی ئازادی خوازن. ئێمەش خاوەندارەتی لە ئێوەکەین. ئەمڕۆ 29 تەمووز کاتژمێر 4 مانگرتنی خۆم ڕاگەێنم هەتا و کاتەی فکرم فیزیکم ئەتوانێت بەردەوامە بن لەگەڵ هەواڵانم. ئێوە لە زیندانەکان لە بەرامبەر نەبوونی ماف و ئازادی کەوتنەگرەوی برسی بوون. ئێمەش پشتیوانی لە ئێوەکەین یان مردن یان ئازادی. پشتیوانیکردن لە زیندانیان بەهدینە ئەرگێکی ئەخلاقی و نیشتیمانیە. هەندی ڕەوشەنبیر و ڕۆژنامەوان و ئەو خەلکێ بێگونەه زیندانێ بن ئەم جی سەر پیایمە یان مرن یان ئازادی و سەرکەوتن. بەردەما مەحەمەد چالاکەوانی مەدەنی تاوە پاڵپشتین لە زیندانانی بادینان دەکەین کە لە گرتوخانەکانی دەسەڵاتی کوردیدا بە ناحەق زیندانی کراون یا مردن یان ئازادی. بە دروشمی ئازادی بۆ هاوڕێیانمان لە زیندانی ئیمرالی پارتی مانگرتنیان ڕاگەیاندووە ئێمەش لێرە پێیانەوە ئەڵێن تا مردن ئێمەش لەگەڵتانین ئێوە تەنهانین دەنگی ئێوە دەنگی هەمومانە بژی ئازادی. وەکە کەسێک ئازادی خواست داخوازە ئازادیە زیندانیان بەهدینە لە هەولێرێ بکەم پشتەوانیە ددەمە گرەڤە برسیبوونەوان ئەو دبێژن یان ئازادی یان مرن ئەس دبێژم یان ئازادی یان ئازادی. برسیبوون و تێنوێتی هاوڕێیانمان لە زیندان برسیبوون و تێنوێتی ئێمەشە. ئێمە و هاوڕێیانمان نە زیندان نە برسێتی نە تێنوێتی نامانترسێنێت. لەپاڵ هاوڕێیانمان لە زیندان ئێمەشمان دەگرین لە خواردنی و خواردنەوە یان مردن یان ئازادی. ڕۆژیە حتامرنێ یا هەواڵمێن لە زیندانێ بێدەنگیامە ئەشکاند ئەم ژێ لە سەرڤێ برسیبوونێ بێدەنگ نامێنین و بێژن هەواڵەکە هەموو بە پشتگیریە دروشمێ یان مرن یان ئازادی هەواڵەکە بتنێ نەهێڵن. مانگرتنا گرتیên بەهدینا نیشانە هەبوونا بێدادیەکیە. بێدەنگی li ser vê bêdadiyê hevbeşiyet gel tawanê. Em bêdeng namînin. Yan mirin yan azadî. Şêrên qefesê xwe birsî dikin da ku em fêr bîn û bijîn. Werin ji bo Yûsifên zîndana Zawêra em pêk vebêjin yan mirin yan azadî. Li jêr dirûjmê yan mirin yan azadî. Heman dirûjmê hevalên xwe yên zîndanî parve dikin û digehînine guhê desthilatê dibêjin. Êdî eşkence û zîndan û tîror me narawestîne. O dê li ser peyama hevalên xwe yên zîndanî berdewam bî. Dibêjin yan mirin yan azadî. Tawa ku dadgahekî Herêmê Kurdistan netwanin serwerî bo xwe yan bigerênewe, biryarî kotayî bo xwe yan bigerênewe be bêlayanane, kes natwane ihtiraf be Encûmenî Dadwerî û dadgahekî Herêmê Kurdistan bike. Azadî bo hevalanî badînan, piştîwanên bo mangirtinî hevalanman berdewam debîn legel yan. Rêgirîkirin li mafê rewayê zîndaniyan nîşanên hezbî bûn û siyasî bûn û bindestiya dadgehê ye. Ji bo azadiya dadgehê divêtin mil bi milê zîndaniyên badînan desta bilinkên û li jêr dirûjmê yan mirin yan azadî. Zindan li ser maf û azadiyê mestirîn şeref e. Lê girava birsîbûnê di zîndanê da ji bo her gelekê mestirîn peyam e.
از هیوید کم ام خوال پیام وان زندانیا بکین خودان گلوان بیجین یان مرن یان آزادی مبوت یو هردم دبیجین امل کی و بین امل گیان حوال خدا جی حوال المجی ابلوکت روژا برسیگونه بان لورا پیگ و دبیجین یان مرن یان آزادی اشبر موافو آزادی منوتت زندانه دانه اشبر بیدادیه جی نکت روژیا منه دانه لوان ارکه ام لگرتین موافو آزادی ببینه خدا اما که سکارین گرتین با دینام وکی یا حکومتی یا شرمینانه شرمزار دیده که سکارین من بیتام بوینه و بیاسای هاتینه حکم کرن بیاسای هاتینه حکم کرن جی هنده که حکمتان خلاص بوینه جی هست نهاتینه آزاد کرن فکر یا روان شرمزار کن و رای آزاد یا بردان و بجید آزادی زندانیان بادینان سر ماف منو تاوی همی خلقیت هاتینا زندان کرن لو را پیتویا سر هر تاکه که کرد پشتوان یا زندانیان بادینان بکد یان مرن یان آزادی او چالاک وانو روشنامه وانو حالاتین سویلی خوب بومکر یا قربانی جبوماف و آزادی ما دویتن امجی خودان حلویز بین و قربانی بو بدین یان مرن یان آزادی بس işkence sergirtiyen behdina بس سزای یاسایی sergirtiyen behdina بس بريارن حزبی و سیاسی لجرناو یاسایی یان مرن یان آزادی سیبون حوالت مت رزدار و آزادی خاص ریکه که بود دادگاه هر دیکتاتوری آزادی بو مفخازن با دینان مانگرتنا گرتی من نشانا پاکی و بیتوانی وانا جر دروشمه یان مرن یان آزادی مل به مل حوالن زندانه ام جمان گرتن رادگه هینی دکو به پیامی کو ویدا سالاتا هزار دکت ریکا گرتن ده آزادی بمبر کرد یا دوباره بیجن یان مرن یان آزادی ام پشتبانیت گرتیت خوینه و ام گرتیت خوابتن ناهلی یان مرن یان آزادی آزادی بو مفخازن با دینان مانگرتنا گرتی من نشانا پاکی و بیتوانی وانا بەهۆی سەروەرنەبوونی یاسا و بەبارمتەگرتنی دادگاکان لەلایەن حیزبەوە ئازادی خوازانی بادینان لە کونجی زیندانەوەمانیان گرتووە لە خواردن و خواردنەوە بۆیە لەسەر هەموو ئازادی خوازان پێویستە کە پشتیوانیان لێ بکەن تا ئەو کاتەی لە دەستی زیندانی حیزبدا ئازاد دەبن بگردنا دنگێنە ڕاستین دەبەرە بەهدینان لە دەبەر بێدەنگ دوین دەشکەستنێن دەسەڵاتێت هێنا بەشاردن بەرەباژی ژێ حکومڕانیا خۆشن ئەبرۆ ملەت هەمی کەفتەیە گرەوە بەرچیبوون و هەمید نەڕازێنە نەبتنێ زیندانی یان مرن یان ئازاد دەنگی مە و ڕەنگی مە و ناخی مە و هەستی مە دگە زیندانیên بەهدینانە ئەڤروکە دەنگی مە و ناخی مە و هەستی مە دگەل گرافگرتیانە ئەم دێبێژنەوە یان مرن یان ئازادی ام هنگی دراوستین حتی هین زندانیین ظلم لیکری آزاد بکن زندانیین بادینان و حوال الماء بخاطر ما نکد پشفشن زندان دانه بخاطر آزادی ما امجی بخاطر آزادی وانا در حاخو قربانی وان کین ده همی درگاه قطین جب آزادی وانا راگهاندنا گروا برسیبونه اجلای زندانیین آزادی خاص و جر درشمه آن مرنان آزادی گازی و هوارکه جبو وجدان مروایتیه دجی ستمکاری و نداد پروریه بجگیریا خوب هوارات گهینین و ادبیجین هوا آن آزادی آن آزادی دلین ما یدگل زندانین بادینان به دنگی خواه و به هلویستین خواه پشتوان زندانین بادینان یان آزادی یان مرن گرتیت بهدینان دناف خوب چاوه چواکانی في دولتی دا حقیقتا سقطیا سیستم حکمرانی هرم درخست هر واساجی نشانه هنده کمک کسان خوراگر و سرکرده هی ام دی کمپینا پشتوانی الگرف گرتنا گرتین خواه لجر دروشمه یان آزادی یان مرن راگهینین و ام بزانن که ام بهستری یان جی اویم کو آزادی خوازادی گرن بنمالای بارزانی بزودترین کات زندانیانی بادینان آزاد کن یان آزادی یان مردن من وەکو چالاکوانێک توشگیری خۆم دووپات دەکەم و بۆ زیندانیانی بادینان یان ئازادی یان نەما ئەگەر ئەمەیەک دەست بین دیوارên زیندانە ماڵەبارزان نەشێن خولبەر هێزامە بگرن ئازادی بۆ زیندانیên بەهدینان ڕێرەشی و شەرمزاری بۆ حکومەتا مافیا و چەتە یان مرن یان ئازادی
جیر دروشمیان مرن یان آزادی دوباره پشتوانیا خوب و زندانیت بادینان درد برین پشتی گروا برسیبونه دخوازا آزاد کرنا وان دکیم بزیترین دم بهنه آزاد کرن بردروش میلیان مردمیان آزادی او زندانیه حزبیه بکندی ایدانه و سرمزار دکم دعوا دکم هر چیز و هاوریان من آزاد بکن و زیادتر خودتان سرمزاری مرزو مکن بجی آزادی دم بیخوی لکی لجه دروشمه آزادی یان مرن آزادی بو چالاکوانین بدین یان آزادی یان مرن پشتیوانی خۆم بۆ ئازادکردنی زیندانیانی بادینان دووپات دەکەمەوە لەو مانگردەیە کە دەستان داوەتەیە بە دروشمی یا ئازادی یا مردن پێویستە هەموو گەلی ئێمە هەڵوێستیان هەبێتەوە پشتیوانی ئازادکردنی ئەو قارەمانانەی بادینان بکەن بەدەر لە یاسا و ڕێساکانی مافەکانی مرۆڤ بە ناحەق و بە یاسای دارستان دەژی کراوە بەرگریکردن و پشتیوانیکردن لە مانگرتوانی بادینە لە زیندانەوە ئەرکێکی ئەخلاقی ئینسانی مرۆڤ دۆستی هەمووتان پێچی کووردە بۆیە لێرەوە منیش پشتیوانی خۆم بۆ مانگرتوانی بادینان دووپات دەکەمەوە دەڵێم بەرخودان تێکۆشان سەرکەوتن ئەمڕۆ دەڕۆژ بەسەر مانگرتنە زیندانیانی بادینیان کە لە 160 کەسن مانیان گرتێت ئەرچی هەموو ئازادی خوازێکە پشتگیری لەو مانگرتنە زیندانیانی بادینان بەگشتی و شیرازێ بە تایبەتی بکەن و داوا بکەین حکوومەتی هەرێم لە دەست ئەو کابینەی مەسرور بارزانی لەوە زیاتر ئابڕووی یاسا و دادگاکان نەبات زیندانیان دەڤەرا بەهدینا زیندانên hevlêrê da dest girava bisîbûnê kiriye ev nêzîkî 10 roja ev çalakiya ragihandiye ez piştgiriya wa dikim il gelê wan me bi ruh û can daxwaza azadiya wa dikin lama dibêjin azadî bû gelê Kurd berxwedan têkuşan serkeftin danêxwazê badînan em li badînan bence azadî dibe rastkên balê bo azadiye balê bo azadiye balê bo azadiye hêvîdarên ji desalata Kurdî bizîtirîn dem wan gencan azad biket ebed bêbûn nehatîne desteserkirin û zîndanî kirin piştras bin hemî dema dengê me didgel dengê hewa bît dengê me didgel dengê azadiyê bîtin عزیزانمان لە یادن لە زیندانی جەلادن لاوێ بادینان شێرن لە زیندانی هەولێرن بە دڵ و بەجان پشتگیری لە ئازیزانی زیندان دەکەن یا مرن یا ئازادی من علی محمود پشتیوانی لە مانگرتنی زیندانیانی شیلازێ و بادینان دەکەم لەبەر ئەوەی بە بێتاوان گیراون و حکوومەتی هەرێمی کوردستان ئیدعا دەکات کە زیندانی سیاسی لە کوردستانە وجودی نییە داوای ئازادی دەست بەجێ بێ قەید و شەرت وە قەرەبوویان بۆ دەکەم جارێکی زۆر سپاس ئەم هەمیشیانت بوو پشتەوانێت هەوایە زیندانیت بەهدینان یان ئازادی یان مرن ئەڤەژی شنی بۆ دلێ من بوو هەڤۆلێت زیندانی هەڤۆلێت ئازادی خواز هەڤۆلێت چرە و خەتیرێت پێشەنگۆ ملەتێ مەیەوی سەردەمی زیندانیت کورد تایبەت زیندانیت بەهدینا ئەس وەک وەفاداری وەک هەڵپشت بووگرەوە بێچیبوونەوەن ئەس گەلوانەدامە و ئەس بێژمێ ئازادی 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 مانگرتن بۆ ئازادی نەک بۆ مردن لە قوڵای دڵەوە پشتگیری مانگرتنی زیندانیانی بادینانەکەم بەڵێ بۆ ئازادی بەڵێ بۆ ئازادی بەڵێ بۆ ئازادی لەژێر درشمەیە یان ئازادی یان مرن ئەس پشتەوانیا خۆ دیار دەکەم بۆ زیندانیت بادینە و دەبێژم هوینەن چرایەت ڕێکە ئازادیە سوپاس دەنگێ مژیر گەل دەنگێ ئەمی چالاکوانە بۆ وان زیندانیەمەیەت کوردستانی تایبەتێت بەهدینا دەنگێ مژیر گەل دەنگێ هەمی چالاکوانە ئەبێ پشتەوانیە وا زیندانیاتکەن ڕێز و سڵاوێت مژی بۆ وان زیندانیان ئەبێن ئەبروکە ئەد زیندانە ئەبوو غرێب ڤەل هەولێرێ چونکو ئەوە لێ هاڵتی بەڕاستی ڕێز و سڵاف و ئازادی بۆ وا زیندانیان ئەو ڕۆدە ڕۆژ تێپەڕ دەبیت بەسەر مانگرتنی زیندانیانی بادینان لە شیرازێ لێرەوە پاڵپشتی خۆمان لە بۆ زیندانیانی بادینان و زیندانیانی شیرازێ دووپات دەکەینەوە ئازادی لە بۆ زیندانیانی بادینان سەربەرزی لە بۆ زیندانیانی شیرازێ سەرشۆڕی لە بۆ دژمنان لەژێر دروشمێ یان ئازادی یان مرن ئەم دگەل گرتیان خۆیان بادینانین بەلێ بۆ ئازادکردنا گرتیان بادینان نەخێر بۆ دادوەریە حزبی بەلێ بۆ ئازادبوونا دەنگێ ئازادیە بدل و جان پشتەوانین بۆ ئازادیا هەمی گرتیان دەڤەرە بەهدینان ئەوێت نوکە دیگرەوە برچیبوونێدا
یان مرن یان آزادی درخواستم همبری ظلم و زورداری و ستمکاری دو ماهی خواسته بسه سرکفتنه دجبوی آجی دنگ ما رنگ ما هزا ما هر تشتیمه بگرویه اون سرکوم اون آزاد بشی درخواستم جیان خراپینان ناوی هرما کردستان در راپورت نفدولتی دا و کمبونا دنگدر دسالات اگری و سرکیت زفریت و بوکرتن و دسسکرنا روزنامه‌بان و چالاکوان بهدینا تنی وان دخوازا مافو آزادین خلقی کربو نهاجی زندان دا دخوازا مافی خود کن که بهینه سربست کرن و دست بروژیا برسیبونه کریه امجی دیگل حوالت خوینه و ببیجین حوال چالاکوان لزیندانت بارزانی دا روژیا مرنه دست پیکری ید بیجن یان مرن یان آزادی بارزانی جوان نابردد جان دیوان نابردد ایکا کوانا دی زیده بد ایکا وقت من حوال دی زیده بد عالم دی زیده بد یان مرن یان آزادی خودم نار راستد حتی با او بید مردانه هم حمیل گلوانانه هر بجی چالاکوان بحدینانه جر درشم مل بمل و پشتوانی بو هر آزادی خوازکیه ابرو خباته که بکد دیجی گندل و گندلیا یه خباته که جدل بکد بو کردستان که آزاد و سر بخور آزادی بو زندان بهدینا بجی کرد بجی کردستان زندانین بهدینان همید آزاد بین جبر آزادی آمنو تو وی جواکی کتنت زندان دو آزادی آوان جهات استاندن دل خود هر او آزادن دمشق خود آزادن لجستوان هاتی از زندانگن نشمدیرن دا کو او آزاد ببن به زوتو دنگ خو بلند بکینو بجنه دا صلاتا هرم به بس تعدای و ظلم و توقاندنا دنگ آزاد و آزادی خوازان آزادی به همی گرتین رئیس صلابت من بو هر کسی که تو فکراوی آزاد بیتن ابرکت بیام همی خودان هلویز بین برانبریوان گرتین بادینان آزادی جبو همی گرتین بادینان بلکونش بو گرتین بادینان بلکو جبو همی دادگین کردستانه دروش می آزادیه یان مرن یان آزادی بیام جو خودان هلویز بین برانبریوانا و ابرکش دیکت خود دیر بون جعایلت خود دیر بون یان مرن یان آزادی بجیت آزادی ئەمڕۆ پەیامی خۆمان بگەینین بە هەموو تاکیشی کورد لە زاخۆ حتا خانەقین بە بێجیاوازی هەمومان بە تێکرا پاڵپشتی برادرانمان بکەین لە زندان بەبێ تاوان ئێمە هەمیشە ئەمە پەیانی ئێمەیە و هەمیشە بە ئیرادەوە و هەمیشە کار و خەباتی خۆمان ئەەکەین و هەمیشە ئەڵێن ئازادی بۆ ئازادی خوازان آزادی بۆ بۆ بێمن و هەمی گرتیت بۆ دینۆ سەر بنن آزادی بۆ ئازادی کوین و هەمی گرتیت بۆ دینۆ